سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوای کوردستان، پشتیوانی گەنجانی تێکۆشەری باکوور و باشووری کوردستان لە بەرخۆدانی ڕۆژاوە، هێرشی چەکدارانی حکوومەتی سووریا بۆ سەر زیندانەکانی ڕەقا، فتوای جیهادی دژ بە کورد لەلایەن وەزارەتی ئەوقافی حکوومەتی سووریاوە و لە سێدارەدانی 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. دەستبەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان ڕۆژی دووشەممە 29 بەفرەمباری 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێڕاپۆرسەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی پێشەوا ساڵحی لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی سوپای شاری مەریوانەوە لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە. شانی باسا خانووی ئەو دەست بەسەرکراوە پاشان لەلایەن ئەو هێزانەوە هێرشکراوەتە سەری و دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلەکانی داگرتووە. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتوون، چەکدارانی سەر بە ڕژیمی کاتی سووریا سەرەڕای واژۆکرانی ڕێکۆتەنامەیەک لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەر هێشتا بەردەوامن لە هێرشەکانیان. بە پێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، چەندین خاڵی سەربازی لە بەنداوی تەشرین، کۆبانی، حەسەکە و تەلکۆچەر لەلایەن گروپی تەحریرولشامەوە کراوەتە ئامانج، بەڵام بەهۆی بەرپرسدانەوەی هێرشەکانیان لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکەوە نەک تەنیا کۆمەڵێکی زۆر لە چەکدارانی ئەو گروپە جیهادیە کوژراون، بەڵکو ناچار بە پاشەکشەکراون. شانی باسا لە ڕۆژانی ڕابردوودا بە پێ ڕێکۆتەنامەیەک لە نێوان ئێدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ حکوومەتی کاتی سووریا هێزەکانی ڕۆژاوای کوردستان لە ڕەقە و دەیرە زوور کشانەتەوە، بەڵام نەک تەنیا ئاگربەستەکە لەلایەن حکوومەتەوە شکێنراوە، بەڵکو هێرشەکانیان بەرفراوانتر کردووەتەوە. پشتیوانی گەنجانی تێکۆشەری باکوور و باشووری کوردستان لە بەرخۆدانی ڕۆژاوە. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خەڵک و گەنجانی تێکۆشەر لە شارەکانی ئامێد، دهۆک، هەولێر، سلێمانی و چەندین شار و شارۆچکەی دیکەی باشوور و باکووری کوردستان بەمبەستی پشتیوانی لە بەرخۆدانی نەسەوەی لە ڕۆژاوای کوردستان چەندین ڕێپێوانیان ڕێخست و تەنانەت لە شاری هەولێر ئاڵای تورکیایان لەسەر باڵوێزخانەی ئەو وڵاتە هێناوەتە خوارەوە. جێگەی ئاماژەیەەکە کۆمەڵێک لە خۆپێشاندەران لە باکووری کوردستان سنووریان تێپەڕاندووە و بەشداریان لە شەڕی پاراستنی خەڵکی ڕۆژاوای کوردستان کردووە. هێرشی چەکدارانی حکوومەتی سووریا بۆ سەر زیندانەکانی ڕەقا. بە پێی راپۆرتەکان، چەکدارانی گروپی تەحریرولشام هاوکات لەگەڵ گروپە جیهادیەکانی دیکە کە لەلایەن حکوومەتی سووریا و تورکیەوە پشتیوانی دەکرێن، بەمبەستی ڕزگارکردنی بەندکراوانی داعش هێرشیان کردووەتە سەر زیندانی شاری ڕەقا. بە پێی دوایین راپۆرسەکان، ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی هێرشەکاندا لانی کەم 1500 کەس لە تاوانبارانی داعش و بنەماڵەکانیان لە زیندان ڕزگاریان بووە کە ئەمەش مەترسی زیندووبوونەوەی گروپی جیهادی داعش لە کوردستان زۆرتر دەکاتەوە. شانی باسا هاوکات لەگەڵ هێرشی ئەو گروپانە، ئەرتەشی تورکیا زیندانی ئەقتای ڕەقەی بردومان کردووە و هەوڵی ئازادکردنی چەکدارانی داعشی داوە. فتوای جیهادی دژ بە کورد لەلایەن وەزارەتی ئەوقافی حکوومەتی سووریاوە. بە پێی دوایین هەواڵەکان، وەزارەتی ئەوقافی حکوومەتی سووریا نووسراوەیەکی ڕوو لە مزگەوتەکان نووسیوە و هێرشی گروپە جیهادیەکانی وەکو فتوحات پێناسە پێکردووە. بە پێی دوایین راپۆرتەکان، ئەو نووسراوە کە لەلایەن محەممەد ئەبوو خەیر شوکری وەزارەتی ئەوقافی سووریاوە واژۆکراوە، جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە لە مزگەوتەکانی سووریا بەمەبەستی پیرۆزبایی لە دەستکەوتەکانی گروپە جیهادیەکان کە وەکو فتوحات پێناسێکراوە سەما و جژن بگرن. شانی باسا فتوحات و تەکبیر لێدان لە شەریعەت و لێکدانەوەی ئیسلامدا دژ بە کافران بەکاردێت
پێناسەیە کە هەموو کات گروپە جیهادیەکان دژ بە کوردستانی ڕۆژاوە بەکاریان هێناوە. تەقینەوەیەکی بەهێز لە دەوروبەری بنکەی هەوایی شاری تەورێز. ڕۆژی ڕابردوو بە هۆکارێکی نادیار تەقینەوەیەکی بەهێز لە دەوروبەری بنکەی هەوایی شاری تەورێز ڕوویداوە کە هێشتا هۆکارەکەی دیار نییە. بەپێ راپۆرسەکان تەقینەوەکە ئەوەندە بەهێز بووەکە دەنگەکەی لە زۆربەی ناوچە جیاوازەکانی ئەو شارەدا بیستراوە، بەڵام هێشتا لەلایەن ڕژیمەوە ڕوونکردنەوەی سەبارەت بە ئەو تەقینەوەیە بڵاو نەکراوەتەوە. شانی باسە لە مانگەکانی ڕابردوودا چەندان جار لە بنکە و بارەگە سەربازیەکانی ڕژیمدا چەندین تەقینەوەی جیاواز ڕوویداوە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ ڕوونکردنەوەی یان زانیاریەک سەبارەت بە زیانەکانی بڵاو نەکراوەتەوە. پشتیوانی پەرلەمانی ئەوروپا لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران. ڕۆژی دووشەممە 29 بەفرانباری 1404 هەتاوی سەرۆکی پەرلەمانی ئەوروپا کۆبوونەوەکەی با خوێندنەوەی نووسراوەیەک بە مەبەستی پشتیوانی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران کۆچایی پێهێنا. ڕۆژی ڕابردوو لە کۆچایی کۆبوونەوەی پەرلەمانی ئەوروپا کە بە مەبەستی لێکزانەوەی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران بەڕێوەچوو بوو، نووسراوەیەکی ڕوو لە خۆپێشاندەرانی بەشداربوو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی ئێراندا خوێندەوە و پاشان نوێنەرانی وڵاتان لە کۆبوونەوەکە بە چرکەیەک چەپڵە لێدان ڕێزیان لە تێکۆشانی خەڵکی ئێران دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی گرت. شانی باسە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی ئەوروپا بە مەبەستی پێڕاگەیشتن بە بارودۆخی تایبەتی ئێران و تاوانەکانی کۆماری ئیسلامی تەرخان کراوە. دووە هەواڵ لە سێدارەدانی 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 8 بەندکراو بەناوەکانی محەڕەم سەرچەمی، محەممەد عەتاری، عەلی بەهمەنی، عەلی پەرتەوی، ئارەش شەمس، ناسر میرزایی و سۆهراب ئیمانی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی تەورێز، ئیسفەهان و عادلابادی شیراز ئیعدام کراون. هەروەها 4 زیندانی دیکە بەناوەکانی مستەفا هێمەتی، عەباس شەریفی، خوداداد مۆزەفەری و ئیسحاق نیازی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ساری، تایبەت و عێراق لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.